ڕێکەوتنە سیاسیەکەی نێوان یەکێتی و گۆڕان کە بەرلەمانجێک لە نێوان ئەو دوو لایەنە ئیمزاکرا ئێستا ڕۆژانە یەکێتی و گۆڕان لە کۆبوونەوەکانیان بەردەوامن بۆ جێبەجێکردنی تەواوی خاڵەکانی ڕێکەوتنەکەیان. یەکێک لە خاڵە گرنگەکانی ڕێکەوتنەکە هەردوولا پابەند دەکات بە دروستکردنی ئیتیلافێک بۆ فراکسیۆنەکانیان لە پارلەمانی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکان بۆ هاوڵوێستی سیاسی و یاسایی. بڕیاردەری فراکسیۆنی گۆڕان لە ئەنجومەنی پارێزگای و لێر دەڵێت بۆ گەڕانەوەی هاوسەنجی هێز دروستکردنی ئەو هاوپەیمانیەتە گرنگجیە و ئیتیلافە لەوەدایە یەکەمیان دەتوانین بەوە باسی بکەین کە گەڕانەوەی هاوسەنجی هێزە. خۆ دەزانی لە ماوەکانی ڕابردوو بە تایبەتی لە هەرێمی کوردستان ئەو بەڵانسە هێزە لەدەستدا بوو واتە لایەنێک بە کەمینەیەکەوە زۆرینەیەکی وایە وای دروست کرد بوو بۆ خۆی یاخود دەستی بەسەر جمکەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان دروست کرد بوو. دیارە ئەم ئیتیلافەش یاخود ئەم ڕێکەوتنە سیاسی نێوان یەکێتی و گۆڕان لە پێناو بە خزمەتکردن و بەرژەوەندی گشتی هاوڵاتیانە. بە گوێرەی ڕێکەوتنەکەی یەکێتی و گۆڕان ڕێگە بە هەردوولا دەدرێت بە لیستێکی هاوبەش بەشداری لە هەڵبژاردنە گشتیەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان دابکەن. ئەندامێکی فراکسیۆنی سەوز لە ئەنجومەنی پارێزگای هەولێر دەڵێت پێش ڕێکەوتنیش یەکێتی و گۆڕان لە کارەکانیان هەماهەنگ بوون. هەموو یەکگرتنەوەی گرنگە خاستن یەکگرتنەوەی فراکسیۆنەکان یەکێتی و گۆڕان چ لە ئەنجومەنی نوێنەران بی چ لە پەرلەمانی کوردستان بی چ لە ئەنجومەنی پارێزگای هەولێر بی و پێشتریش ئەمە بێ ئەوەی ئیتلافەکە بکرێ هاوکاریەکی باشی نێوان فراکسیۆنی گۆڕان و یەکێتی هەبوو. ڕێکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کە لە ڕۆژی هەفتەی مانجی ڕابردوو ئیمزاکرا جگەلەوەی ڕێکەوتنەکە یەکێتی و گۆڕان پابەند دەکات بە هاوپەیمانیەتی هاوبەش ئاماژەکان و داوای کادیر و ئەندامان و دەنگدەرانی ئەو دوو حزبەش ئەوەیە یەکێتی و گۆڕان لە داهاتوویەکی نزیکدا بە یەکجاری یەک بگرنەوە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.